شاهی کەرمانی ئەفەرمێ یەکێک بۆ لە زمانی خۆیە ئەصدق الناس فراسەتن، لە هەموو کەس فراسەتی زیاتر بەهێز بوو و دەقیق بووە. ئەفەرمێ بە پێنج شت ئەکرێت تۆ فراست بەدەست بێنی و چاوی دڵت بکەیتەوە. یەکەم غض البصر عن المحرمات، چاوی خۆت بپارێزی لە حرامەکە. ابن تەیمیە قسەیەکی هەیە ئەفەرمێ سری فراست لەمایە تۆ ئەم چاوەی خۆت ئەپارێزی، ئەم ڕووناکیی چاوی خۆت بە ئاشکرا ئەگری لە حرام، خوا ڕووناکیێکی ترە لە دڵە ئەداتی. ئەفەرمێ من ئەمسەکە نورە بەسەریه ئەطلق الله نورە بەصیرەتی، هەر کەسێک نوری بەسەری خۆی بگرێ لە حرام، خوا نوری بەصیرەتی دڵی ئەکاتەوە بووی. کەرمانی ئەفەرمێ یەکەم چاو بپارێزە، نەفست بپارێزە لە حرام و ئیشتیهای حرام و ڕایگرە ڕا، نەفس حتى بەدوایە بڕۆی ئەڕوا بیوەستێنە لە بەرامبەر حرامە. هەمیشە دڵت با مراقبەی خوای تیا بێ، هەستی پێ بکە. هەمیشە حەڵاڵ بەدوای حەڵاڵە زۆر بگەڕێ و بیخۆ. اینجا شوێن پێغەمبەری خوا بکەوە صلی الله عليه وسلم، سنەتەکانی زیندوو کەرەوە. ئەفەرمێ من عمل بهذه الخمس لم تخطئ فراسته أبدا، هەر کەسێ ئەم پێنج خاڵە جێبەجێکە بە باشی فراسەتی ئەو قەت هەڵە ناکە، هەمیشە ئەو چاوەی دڵی کراوەتەوە ئەبینێ و ئەبیسێ و ئەزانێ.